جەلی دروستەکەم یاخود جەلاتینی پێرن بە میوەی بەڵام میوەی لە قوتو کراوە میوەی قوتیم هەیە وەروە توان میوەی فرێشش بەکارن بەڵام ئەوە تقریبەی تامی وەکو تامی مەرەبای وایە زۆر خۆشە تامەکەی سێوم هەیە لێرە هەنجیرم هەیە و هەروەها هەرمێشم هەیە سێ لە میوە تایبەتەکانی منن ئەوانە و جەلیشم هەیە جەلیەکەم بە تامی فراولێ تامی جەلیەکەم زۆر جیاوازە لە تامی میوەکانم تو بەڵی خۆت ئەتوانی گۆڕانکاری لەسەر بکەیت طبعا لە بۆ جەلیەکەم لە بۆ هەر یەک چیست جەلی دوو پەرداغ ئاوی کوران پێویستە ئێستا میوەکانم ورد دەکەم ئەتوانی میوەی فرێشش بەکاربینی بەڵام ئەگەر بتەوێت لە بۆ ماوەچی درەنگتر بیخۆی لە نمونەکە میوەی فرێشەکەت بەکارهێنا توانی پاش 2 ساعات و نیو ئەوها لە ناو سەلاجی دابنێ ئەو جا بیخۆی بەڵام ئەگەر میوەی لە قوتو کراوبی ڕاستە خۆکە جەلیەکەت سارد بۆ یەکسەر ئەتوانی پێشکەشی بکەی و بیخۆی هەرمەیەکە بەجددی بۆنەکی زۆر خۆش و تایبەتی هەیە ئەوڕۆ هەم خواردنەکەم خواردنە سەرەکیەکەم زۆر بەتامە هەم شیرینیەکەشم تایبەت لە بۆ ئەوانەی کە حەزیان لە میوەیە یاخود ئەوانەی کە منداریان هەیە زۆرجار مندارەکان میوەی زۆر بەکەمیە خۆن ئەمن یەکێکم لەو دایکانی کە بەردەوام بەو شتەوە زۆر ماندیمە کە مندارەکان میوەی ناخۆن هەرمەیەکەشمان ورد کرد لە پاشەوەی کە سێوەکەمان ورد کرد ئەوجا بەشەکەینە سەر ئەو قاپانەی کە جەلیەکەی تێدا پێشکەشەکەینەوە بزانم ئەوەندە بەسە لەوەی جەلیەکەش ببی ئەو جەدەین ئێستا هەنجیرەکان بە هەمان شێوە هەنجیرەکە زۆر ناسکە بەڕاستی زۆر وردوکە و جوانە شێوازی دروستکردنەکەی زۆر ئاسانە لەگەر ئەوەشدا زۆر بەتامە بەڕاستی شیرینیەکە ڕەنگە برێم کە لانی تەندروستەکەی زۆر باشتر لەبەرەوەی هەم میوەیە هەم جەلیەکە شتێکی ئەوها تێدانیەکە زەرەر بە خۆتیان بە منداڵەکەت بگەینی و تامەکەشی زۆر خۆشە دروستکردنەکەشی ئاسانە لە هەر کاتێکە تو میوانە دەبێت بتەوێت شتێکی خۆش پێشکەش بکەی ئەوە ئەتوانی یەکسەر ئەو شیرینیەی دروست بکەی ئەوەندە بەسە ئێستا دەستەکەم با دروستکردنی جەلیەکەم وەچی باسم کرد لە بۆ هەر یەک چیز جەلی دوو پەرداخ ئاوی گەرمم پێویستە ئاوەکەم کوراندیە ئەوە گەرمەکەی تێکەینە سەری وردە هەتاوەکو بە تەواوەتی جەلیەکە ئەتاوێتەوە تێچیرێن بەو شێوەیە تقریبا دوو پەرداخ ئاوی گەرمم تێ کرد شەکرەکەش بە تەواوەتی خەریکە ئەتافێتەوە جەلیەکە بە هەمان شێوە ڕەنگیشی زۆر جوانە ئەوجا یەکسەر بە گەرمی پێش ئەوەی سارد بیتەوە تێکێنە سەر ئەو قاپانەی کە میوەکەی و جەلیەکەی تێدا پێشکەشەکەی بەڕاستی ڕەنگی زۆر جوانە بەو شێوەیەی تۆ ئەتوانی هێشتا هەر شتێک کە حەزت لێبی زیادکەی لە بۆی هەر شتێک لە بۆ جوانکاری بتەوێت ئەتوانی زیاد بکەی لە بۆی بەو شێوەیەی کەمەک لە ناو سەلاجەی دایەنێت 10 دقەک تقریبا